لە شاری شارانەوە لە شاری هەڵمەت و قوربانیەوە سڵاوێکی گەرمتان لێبێت. چیرۆکی ئەمجارەمان لە پایتەختی ڕۆشنبیریە لە سلێمانی خۆشەویستە، بەڵام ئەم جارە جیاوازە چونکە خاتوونی ماڵ خواردنمان بۆ دروست ناکە، بەڵکو پیاوی ماڵەکە بڕیاری داوە خواردنمان بۆ دروستکە. من وتم کەلوپەلەکانت بۆ نایەنم بۆەوەی دواتر گلەی نەکەیت و بڵێیت بۆچی ئەمەد بۆ هێنام بۆچی ئەمەد بۆ نێنام. ئەچم لە دەرگاکە دەم و پێڵێم با بچین بازاری بکەین لەگەڵمان بن. یا الله شکاندمان چۆنی بەخێر زۆر سپاس تەندروستیت. ماشەڵڵا ماشەڵڵا سەتان کردای با منیژی کوردیم لە بەکردا. کاکە وتمان خواردنی کوردەواری دروستەکەین. ئیسراحەتێ بکەین یام چین بازارەکە بکەین و بێکجاری بینەوە. نەچین بازاریەکەکەین بەس پێم بڵێ چیمان بۆ دروستەکەین. کەڵەباف. کەڵەباف با بڕۆی وەرە فەرموو. وەزنەکە کاکە ئەمە ناخورێت. چۆن ناخورێ؟ نینۆکی لە نینۆ سەرکە ئەمە لێکرێتەوە ئەمینۆکە لێکرێتەوە ئەم ناوڕاستوشتەی لێکرێتەوە و جوان جوانێکڵێنی ئەبێ بە مەڵحەم فول کۆلاجینە لە 100 دا و دەرمانی پێست باشترە. چییە؟ بیخۆمەوە؟ ناوەرت خۆر کاک مەشخەڵ ساعتێکە منت لەوێ ڕاگرتووە کاکە نابێ ئاوایی. ئاخر وتم بە سێرەکەم بزانم کەڵەشێری جوان کەڵەشێری چەور. تۆ فێڵەکەی لێ پرسی تەمەنی چەنە؟ نا کاک حاجی لێ پرسی تەمەنی چەنە؟ ئەمم بۆ دانێ. ئێستا من تەمەنی چەنە؟ بە شەرکی چەوری. چۆن؟ ماشەڵڵا سێریکە ئەوە سوڵحکەرە سێ پۆپنەکەیکە. سوڵحی چی کاکە؟ شەقڵەشێنەوە. نا فێڵت کرد دەرەجەیەکە. ماشەڵڵا سێ وەزنەکە. چەنە بێ؟ چەند زیتەڵێ ئەمە بابی کێشیم. نابیڵێ زیرە ساعتەکەڵێ ئاوایی وەسە من دانێ بزانمە وێرم کاکە بیدە من وەرە دەی زانیمیان نا نەم و 5 کیلۆ 800 ناوار نەوت ئەزانم چۆن نازانم بڕشێنی خۆ حاجی جازێتمان بۆ بکێشە ئەومان بۆ دابنێ قوربان بەدڵتە ئەمە زۆریش ماشەڵڵا ئاخە دوای نەڵێ چاوری نییە ئەگەر چاوری نەبوو ئەگەر فڕوجاوی نەبوو بە کاستەر گلەی لە حاجیە باڵ مەگەن گلەی لە من بکەن باشە بە شەر کاک مەشخەڵ شتەکانمان هێنا بەڵێ با دەست پێ بکەین با دەست پێ بکەین با دەست پێ بکەین دەتۆ سەر تۆ یاریدەری چکە من کە خۆم شێڤم نابێ پێم بڵێ ئەوە زیایە ئەوە کەمە دوای سەقەت دەرچێ لە ئەستۆ نا تۆ بڵێ من شێفێکی تاونی مەگەر سەقەت دەرچوویە پێی تۆ ئەگرم ئەوەشتەوە ملیتۆ ئازانم پێم بڵێ چی بکەم من پێت بڵێم چی بکەم تۆ ئەڵێ بۆی دوای بکەم ئەستۆی تۆ نا من هیچ علاقەم نییە من دەست ناخەمە ئەمە تۆ پێم بڵێ ئەمڕۆ چی دروستەکەین تەپسی ئەسڵی سلێمانی کەڵەشێر بە حەلیما و بە ڕۆحاو دەرکردنەوە خۆ هەرتوانی ئاوی تێگە و بیخە مەنجەڵەکە و ئەکوڵێ بەڵام ئێستا پێ دەڵێ ڕۆحاو دەرکردن چۆنە پێم بڵێ ئەو فروجای ئەو فروجای چۆنەکەم بۆ کاسە ماڵی خۆت باش شتێکی خۆشت پێ بڵێم یاڵا من ئێستا زانیم فروجاو چییە ئەوە بزانم بڵێن بە چەلا دەی باسیکە فڕوجاو ئەو حەلیماوەیە من پێڵم حەلیماوە باشە یان ئاوی کەڵە شێرەکەیە باشە بەڵام وەختێ ئەو مریشکە بە دیوی پێستەکەیە یان بۆ نمونە ئەو قەلە ئەو خاز تۆ کە دەمە تیشەکە دەستیش ناکە ئەوە بێت ڕناگەنیشکەین تۆ لە چەند ساڵ دروستکردن بووی کێ فێری کردی یان لە خۆتۆ لە حەزەوە فێر بووی هەر حەز و خولیایە باشە ئەجی ناوەکو ئەوە بڵێیت ئیشێکم پێی بۆ یان لە مەطعم ئیشم کردو یان شتێکی لەو بابەتە بۆ شێوەی ئیشم پێینە وەڵام هەر حەزم لێ یعنی وەختێک سەیری داکتە کرد یان وڵای ئەگەر ڕاستگۆ بم لەگەڵ تا چکۆ حەزم لی بۆ بە یەک جار وەرگرتن یان بە یەک جار سێرکردن یەکسەر فێر بوو باشە بۆ نمونە برنجەیە خواردن سەقەت کردووە دەبینی خۆمان بێ ڕاستی ئەڵم بڕواکە زۆر ئاسایش ئەگەر سەقەت بوو بێ تیای بۆ جوان بۆم دەرنەچەوە بەڵام تیای نەبووە سەقەتیکە ئەمە یانی چی مەگە جاروبار قەساپەنی پێیا بێتم بۆ نمونە چووم و تومە
ئەوەنە لەبە بۆ کەباب ئەوەنە فڵان و فیسارم بۆ تێگەڵی خۆم قیاسی کەبابەکە ئازانم چۆن جوان دەرەچێت دە تەداخلی ئیشەکەی کردوم وامەیکە وا بۆ شێوەی خۆش دەرناچوانە چوون کەبابەکەم سەقەت بوو ئەژینا وەکو ئەوەی بڵێ بەدڵی خۆم و کەس لەگەڵم نەڵێ وا هەستەکەم زۆر جوانی پێکەم باشە ئێوەش ئێوارە ئەیبینم بەخواڵ هەستەم نییە بەستێ ئێ باشە ئەم چل دیک لە بکەین سەی جەناب تەخۆ یارمەتی مەدەن دەی دووارێکەرەوە دیکرد ئێ ئەم چ لێ بکەین من لێنێم چ یعنی وازای من حاڵی نابم لە زمانە یارمەتیە دە نابێ نابێ پێم ئەمە کرد. فێڵە میدیاکان پێوتمەوە ئەمە فێڵە ئەمە فێڵە دەی ئەوە لە ناو سارەکەی پێم وتم حاڵی نابم بۆ بادینی باش ئەفسانە لە نییە. بادینی ئەسا ئێوە گۆڵم لێ بکە وایە دەی ئێستا دیکلەکەم بۆ بێنە بابی بێ ئێستا دەی سوابەتم کردیتم تاقی بکەمەوە یان چۆن تێناگەمە بەخوا پێیان وتی ئەی چۆن؟ بەخوا ئەو پێم پێیان کرد. وتی دەسێ جا بەم دیوارە کردیوە ڕەنگت سوور بۆ باشە بە هەندێ پرسیاری چت لێ بکەم یاڵە چۆن بۆ بڕیارتدا بێنەوە سۆشیال میدیا وەڵاهی دێری خانشتەکەی من ئاوا نەبوو بەمە بەست و بە ئەنقەست و ئەوە باشە ئێمە عیلەیەشین زۆرمان حەز لە سەفرە هەیە باشە یعنی زیاتر لە عیلەیەشی ئاسایی بۆ عیلەیشی ئاسایی پێنجشەمە جومعانە ڕۆن ئێمە لەوانەیە هەفتەی 3 جار بڕۆین هێشتا بەلامانەوە کەم بێت باشە جا لەوە حەزمان لە خواردن و تەرتیبات و ئەمانە هەیە بۆ نمونە ئەم برنج و کەڵەبابە هەرە خوێ بە سادەیش بێ هەرە خوێ بەڵام بەڕاستی منزەڕەیەک و تامێکی تری هەیە بە ترشاتەکەی شاژن و بە دۆکە قەزوانی تیابێت و تۆزە شویتیشی تێکەیت و ئەم شتانە ئیتر جاروبار هەر ئاسناپێکمەکە خۆم دەرناخست تەبعاان باشە هەتاوای لیاو ڤیدۆکانم تەقیوە چووە 1 ملیۆن 2 ملیۆن باشە ئیتر تقریبان هەژ مانگێک ساڵێک ئەوە بەردەوام بووم هەتا برادەران و خزم و کە سوکار زەختیان لەگر بەیان خۆت دەرخە جالەوەی کە چەندێک دەموچاوت دەرنەخست تقریبان ساڵێک هەژ مانگ بۆ ساڵێک بەڵێ باشە ئیتر دوایەوە ئەو بدە موچای خۆشم دەرخست لەسەر ڕای بینەر و لەسەر ڕای برادەران و لێشی پەشیمانی و سوپاس بخوا زەرەرم لی نەکردووە بگرە قازانجم لی کردووە لە هەموو ڕوویەک گەورەترینیان بە خزمەتی ئێوە گەشتوم ئێوەی بەڕێزم ناسیوە تۆ شتێکی ترم پێ بڵێ دوان باشە دوان ئەوەش باشە خراپ نییە یاڵا کاتێک هاتینەوە پیانۆتی کاکە محەممەد بەڵێ ئێمەش بانگ دەکەین مەشخەڵ ئێستا بەڵێ. کامیانە تۆ من یەکلای کەرەوە بینەری شەکلای کەرە ناوی سە تەسکەرەی من محەممەدە باشە وە ناوی ناو خەڵک و ناسراوی مەشخەڵە باش ئەوە لە چیەوە هات وەڵاهی حتمما هیچ شتێ بێهۆکار نییەوە هەموو شتە چیرۆکی بەڵێ، خۆی لە ڕاستە. پشتەوە جات چیرۆگەیە خۆشە ناخۆشە ئەوەی منیش باس سەرەتا بۆ دەست پێ بکەم برادەرادی لای من زۆر پیرۆزە برادری وەفا بەڵێ هەر برادر بەعام لەبەرەوەی من قەت زەرمەند نەبووم لە برادر باش ئەوەی کە ئێستا هەم برادەرەکان بەشێکی ژیان من قەت زەرمەند نەبووم لە خاڵێکیان سەلامەت بی سەلامەت لە دوای بن خوا و لە پێکەوە. دوای عیلا برادەرەکانم زۆر گرنگن بەلامەوە یەکێک لەو برادرە ئازیزانم کە من نازانم چۆن نایبێنم ئەگەر بڵێم برا خوێنمان یەک نییە ئەگەر بڵێم برادر کەمە کەمە هەزمان نەقسەکەم بەڵام ئیتر هەستەکەم بۆ شوێ پەیامەکە بگات لەگەڵ مردووە مولاکە خوا ئەفویکا بە ئامین. کارساتێکی دڵتەزیێن ئۆ کۆچی دوای کرد ئەو خوا ناوە لێ لەوە خۆش بێت. هاتووە تەمەنی درێژی ئەو بۆ بە منێوت ئازیزانی مەشخاڵ بەجێ دایما من خۆم کەسێکم گەنجێکم نازانم چۆن دەرەکەم لای ئەوە بەڵام پێم بەڵێن بە گروتینی بە جوڵەی بە حرەکەی بێت. جا معنای مەشخەڵیش لەوەیەت ئەویش لە بەرچاو منە کێوێک بوو من دایمە یا پێمەوە کێوە یا پێمەوت هەڵۆ پێش دەرکەوتنەوە ئەفریقا. ناوەت دانابوویان کە بەڵێ، بەڵێ. دەرکەوتی پێش ئەوە بەڵێ. ئیتر ئێستش لە ئازیزی ئەو برادەرەکەی تر هەر پێم بەڵێن مەشخەڵ و واشم پێخۆش بۆ کاونتەکانم بەو ناوە
خۆش بێتن مامەگیان زۆر سپاس بۆ میوانداریە جا من وتم دەستپێکش پێم وتی کاتێ خواردنەکەمان دروستە کرد دەست خۆش قوربانگیان دەست خۆش کاک محەممەد بام چاکان دانێن حەزت بە کێشافو نه من دەستپێکیش پێم وتی ها پێم وتی کە شتێک ڕاست بێ من ڕاستیە پێڵێم وا بوو ئەگەر کەواتە ئێستا باسی خواردنەکەکەم بڵێم تۆ دروستت کرد یان شاژن دروستی کرد حتمەن هەموو شتێک هەر لای ئەوە سەر چاواگرێ ببورن بەڵام ئیتر من ڕۆڵێکی سەرشیم هەبوو لە چاو برسێتیە و بۆ برسێتی و بۆ بێهێزیەوە زۆر ئەوەشم پێکرا هەر باش بوو نەبورام و نابورێەوە چۆنە بورێەوە باش بوو خواردن ناتوانم بۆ من زەحمەتە تۆ ڕۆژانە چەند ژەمە خۆی وەڵاهی هەر ئاسایی ئێستاکە وەکو جاران ناخۆم پێشتە کێشم زۆر زیاد بوو من پێشتر کێشە چەند بوو ئەگەر بە نزیکەی تقریبن لە سەوسیەکان بوو ماشەڵڵا ئەو کاتە یعنی بێشمارم خوارد بەڵام ئێستا ئاسایی سێژەم چوارژەم هەر ئەوەن سێژەم چوارژەم کەمە بۆ من کەمە باشە ئەزای چۆنە ئەڵێ لێ ڕەهاتیمە ئەو مەسەلەیە یعنی بۆ من زۆر نییە پێی ناڕەحەت نابم من ئەچمە لای هاوڕێی منداڵی بزان بەشکم شتێکم پێڵزای گوڵم کەتنێکرد ڕێکەوتم ئیچی کۆتان بۆ باز نەگات نابێ ڕێکەوت نانە مامە گیانەگەر ئیزنم بەی قوربانت بم داوی لێ بردنەکەم کاکەگیان تۆ سەیری ئەو مەکە جا لە ڤیددیوەکانی داڵێ قاز و قەڵ و ئەمانەهی ئەوە نین تۆ پیاوەتی پێ بکەی و خەڵکی پێ داوەتکەی کاتێ ئەوانە دروست ئەکات و ڤیددیوەکاتن تا تاویەکە اینجا ڤیددیوەکەکەیان پێتانەڵێ وەرندە پارێکمان لەگەڵ بخۆن هەمیشە هەر بەیە کۆنانمان خواردووە ینی مردە ئەی بۆ چێ قسانەکەی بە خەڵکەڵی قاز و مراوی ئەوانەی ئەوەنیشمازێتە خوار و پورزان مەگەڵانە بێت بۆ بە خەڵکەڵی خواردن هەر لە قەرەباڵغی خۆشە دێری خان ئەو کەڵە شێرەیە ئێمە خوارمان ئێستا بیکە بە چوار بەش لی بنێ ئەو تامەنایە لەسەر ئەو سفرێ دانیشە بەو قەرەباڵغیە بە دوو قسەوە من پلێ گۆشتێن بە تۆ ڕانێگەی بە من جا ئەوە تامی هەیە بەڵام مەسەری سوشیالگەت لێ بوو دایم هەر ڕانەکە بۆ خۆی بە بەس کێشەمانێ لە شتیکە ئێمە شەقمان لێ کردێت حەقت لێ کردێتەوانە خوالێکتان نەکاتن ئەوە ماڵە هەر ئاوەدان بە ئیشاءڵڵا پڕ بەرەکەت بێتن پڕ خێر و خۆشی بێتن یا ڕەبی ئەو سفرەیە هەمیشە پڕ بێتن لەگەڵ سفرەی هەموو موسڵمانە ئامین اسمعین زۆر سپاسەوە خۆتان گەورن هەر هەبن ئامین ئێمە شور سەلامەت ئینشاڵڵا لە بەڵا بە دوورماخی خوای ئینشاءڵڵا ئامین زۆر سپاس بەڵێ بینەران هیوادارم پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بوو بێتن تا سبەی خواتان لەگەڵ بێتن و ئەمانەتی خوای گەورە بێت